ئێمە ئەو پلانی کە دامانناوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن لەم ماوەیە بەڕاستی تەرکیزمان زیاتر کردووەتە سەر هەڵمەتی ماڵ بە ماڵ و لە ڕێی سۆسیال میدیاوە، بەڵام لە یەکەم شەوی بانگەشەشە ئەومان ڕوون کردەوە کە بەهۆی ئەو کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لیژنەی باڵاگەشتی نەقەناعات کە بەڕاستیەوە ئیسرافێکی تایە، بۆیە بڕیارماندا ئەو کەلوپەلانە ئەو کەرەستانەی کە هەڵەواسترێن لە شریتەکان لە ئاڵا لە فلێکسەکانەوانە کەم بکەینەوە. دیارە وەشمان کەم کردوێتەوە جگەل لە ڕێژەیەک بۆ ناساندنی جاماوەر. ئەوان باش ئەزانن بوون و مانیان بەهۆی دەسەڵاتەکەوەیە کە نەمان جەماوەر ئەوەندە لێیان بێزارە ڕەنگە لە کوردستانی شاجێگەیان نەبێتەوە دەسەڵاتیان نەما، بۆیە بەڕاستی ئەوان هەموو هەوری خۆیان ئەخەنە گەڕ بۆمانەوەیان لە دەسەڵات، بەڵام جەماوەری ئەم کوردستانەی ئێمەش کە ئەزانێ ئەمانە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردوو نەیانتوانی خزمەتی خاکەن، نەیانتوانی خزمەتی نیشتیمانکەن، نەیانتوانی خزمەتی هاوڵاتی بکەن، نەیانتوانی بەڕاستی پرۆژیان هەبێ بۆ بوژانەوەی ئەم وڵاتە، نەیانتوانی پرۆژیان هەبێ بۆ بەرەو پێشوونی ئەم وڵاتە، سەروەت و سامانێکی زەبەلاح لەبەر دەستیان نابوو، تەخشان و پەخشانیان پێکرد، کەس نازانێت چۆن سەرفیان کردووە، چیان لێ کردووە، وڵاتیان خستە ژێرباری قەرزەوە و ژێرخانی ئابووری ئەم وڵاتیان تەدمیر کرد، ئیبادەیان کردووە. جەماوەر کە ئەمە باش ئەزانەیە ئەرکی سەرشانی ئەم جەماوەرەیە هەوڵدا بۆ گۆڕانکاری. دیارە من وەکو هاوڵاتیەک زۆر بە پێویستی ئەزانم کە خەڵکان بچنە سەر سنووقی دەنگدان. لەم قۆناغەدا باشترین حەلە وەکو بینیمان وڵاتانی دراوسێ بەهۆی زەبروزەنەوە، بەهۆی نەعەدالەتی و گوێنەدان بە دەنگدانەوە چی بەسەرهات بۆی وڵاتی ئەمە وای لێنەیە. لەم قۆناغەدا زۆر پێویستە خەڵکی بچنە سەر سنووقی دەنگدان، نوێنەرانی خۆیان هەڵبژێرن و ڕەگی گەندەڵکاران لە بنا هەڵکێنن و خەڵکانێک بچنە دەسەڵات کە شایستە بن، دەستپاک، دەمپاک، لێزان، دڵسۆز. بەڕاستی هەرچەندێ لێزان بی شەهادەت بەرز بێ، چەند وڵات گەڕابێتی بەڵام دڵسۆزیت نەبێ، دەستپاک نەبی، دەمپاک نەبی، ئەمین نەبی، هیچ سوودێکی نییە بە وڵاتی ئێمە. دانیشتوانی ناحەی تەکشیە پشتیوانی خۆمان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی دەرەبڕین، داواکەین لە دانیشتوانی ناحەی تەکشیە ئینشاءڵڵا وەکو جاری ڕابردوو بێن بە دەنگ لیستی کۆمەڵی ئیسلامی. بەڕاستی جاری پێشوو دەنگدەرانی تەکشیە سەری کۆمەڵی ئیسلامیان بەرز کرد، داواکارین ئەم جارەش بە هەمان شێوە بە دەنگمان بێن.